سڵاوتان لێبێ و شەوتان باش. لە شەوانی نیشتیمان ئەم شەو ئەمەوێ بۆ شوێنێ بتان بم. ئەم شوێنێک کە ئەتان بم بۆی پێشتر ئەوەیە چواردە لۆفە ببڕی هەتاوەکو بگەیت ئەم شوێنە خۆشە. بەڵام ئێستا بەماوەی چەند خولەکێک لە ناو دڵی چیای سەفینەوە تێپەڕی ئەگەیتە شاری شەقلاوەی خۆشەویست، شاری پێکەوە ژیان. لە شەوانی نیشتیمان ئەم شەو لەگەڵمان بن. شەقلاوە شارێکی بچووک بەڵام دڵێکی گەورە، لە هەر سوچ و پەنایەکی پڕە لە هەناسەی پێکەوە ژیان، پڕە لە جوانی، لە عشق و میهرەبانی لە نێوان ئەم پێکاتانە پێکەوە لەم شارە بچووکە. ئەم کاتت باش لە بەرنامەی شەوانی نیشتیمانەوە لەگەڵتاین. دەمانەوێت تایبەت بە و کەشوهەوایی کە لە شەقلاوەی ئازیز هەیە لەم شەقلاوە ڕەنگینە قسەمان بۆ بکەیت. چۆنە ئێستا دۆخەکە بە چۆنە بینن؟ گەشتیار چۆن ڕووی تێیەکات؟ باشتر، زۆر سپاس، بەخێر بێن. شەقلاوە بەهۆی ئەو پێکاتە لە ڕووی جوگرافیەوە هەم ژینگەیەکی جوان و لە ڕووی مێژوویەوە شوێنێکی دێرینە کە ناوی شەقلاوە دێت. ڕاستەوخۆ لە هزر و بیری هەمومان شوێنێکی جوان، شوێنێکە هەوایەکی پاک خۆش. باشە، ئەمە تا چەند کاریگەری کردوتە سەرەوەی کە گەشتیار لە هەموو ناوچەکانی عێراقەوە سەردانی شەقلاوە بکات؟ بەڵێ، گەشتیار لە هەموو ناوچەکانی عێراق هەر لە کۆنەوە تا ئەمڕۆ بەردەوام بووە و ئێستاش ئەگەر سەیری ناو بازاڕی شەقلاوە بکەین تا ئەتوانین بڵێن تاکە بازاڕە ڕەنگە خۆی لە 24 کاتژمێری بینیویتەوە، ینی بۆ شێوەی لە هاتیە. ئەمە تا چەند دەرفەت بۆ هاوڵاتیانی شەقلاوە ئەڕەقسەر بە تایبەتی گەنجان وکو دەرفەتی کار هەم بۆ دوکاندار، بۆ تەواوی کاسبکاران. چەند گەشتیار ڕوو لەو ناوچەیە بکە بێگومان هەلی کار زیاترە ڕەخسێت بۆ ئەو گەنجانەی کە لێرە لە چێشخانەکان کارەکەن، لە کافیەکان کارەکەن و لە بەگشتی لە شوێنانەی کە کاری تێدایە کارەکەن. ئەوەش وای کردیانی ئەو هەلەی ڕەخساندێ لە بۆ گەنجان. بەڵێ، مە سپاسی جەنابتەکەین کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس. باوکو کچێک بەرەو ڕووم دێن، سڵاوتان لێبێت. سپاس بۆ ئێوە کە وەستان و پیاسەیەکی باوکو کچاناکەن. زۆر باشە، بەخێر بێن. پرۆگرامەکەمان پرۆگرامی شەوانی نیشتیمانە. چۆنەوە هەردووکتان هاتوون؟ بەقورعان من کەم دێمە بازار بەس ئەو پۆلی 12 ڕۆژ تاوارە خەریکی خوێندن و سعیکردنە ئەو ڕاست ئیستنجەوەکی پێ گۆڕمنانێک لێرە بخۆین و بێتاقەتی تۆزێک دەکات. هەر بژی ئەو باوکە یەخوا هەمیشە ساعت بەسەر سەریەوە بێت. لە پۆلی 12 جا ئێستا تۆ زۆر هەست بە فەرقی زۆر شت ئەەکەی چۆنەڵێ ئەچیتە ناو کۆمەڵگا و زانکۆ ئەبینی هەل ئێساوە ئەگەڕێی بە زانکۆکانە. چ شتێک بۆ تۆ سەرنجڕاکێشە لە کوردستانە کە ئەم ساڵانە ئەیبیستی پێشتر نەتەبیست؟ وڵی ئەوەی کە زۆر بەلای منەوە سەرنجڕاکێشە پەرەپێدانە بە کەرتی خوێندن بە تایبەتی پۆلی 12ەکان و ئەو گرنگی کە بەلایانی زانکۆڵاین درراوە لە ڕووی پۆلی 12 زۆر سەرنجی من ڕاکێشاوە. ئەی بەڕێز جەنابەت، باسیەوە بۆ بکە چ شتێک لە کوردستان بۆ تۆ زۆر سەرنجڕاکێشە و چ خزمەتگوزاریەک هەبووە کە جەنابەت ساڵەها بیرە لێ کردو توتە قەت تەسەوڕ ناکەم لە کوردستان ئەم شتە ببێت. شەقلاوە بەعام باسی شەقلاوەشم بۆ بکەوە باش. تایبەتی باسی شەقلاوە دەکەم، خزمەتگوزارێکی زۆر هەیە، زۆر پێشکەوتە، زۆر ئەمینە، زۆر ئەمانە. جا با بێمەوە لای تۆ باسی ئەو پرۆژە خزمەتگوزاریانم بۆ بکە وەکو گەنجێک دڵت بە کامیەک لە پرۆژە خزمەتگوزاریەکان خۆشە، کامیانت بۆ گرنگە؟ واوی کە لێرێ بەڕاستی سەرنجیمی زۆر ڕاکێشا بێت ئەو پێکەوە ژیان و پەیوەندیانەیە کە من بەڕاستیەک و خۆم دیانەتی من ئیسلامە، بەڵام هاوڕێم هەیە مەسیحیە. هەتا ئێستاش هیچ جیاوازێکی نەژادی لە نێوانماندا پێڕەو نەکراوە، یان بڵێ بینمان تێکچوو بێ لەسەر لایەنێکی نەژادی هیچ کات. پێت وایە چی شتێک هۆکار بووە کە ئاوها ئەم پێکەوە ژیانە جوانە هەبێ لە شەقلاوە؟ ئازادی ڕادەربڕین و بیرکردنەوەمان بەیەکەوە کەەوە بەڕاستی شتێکی یەکجار تایبەتەوە. هەروەها بەڕای من ئەو خزمەتگوزاریانی کە لێرەشە لەبەرچی چوە قوتابخانەی مەسیحجا نەکراوەتەوە لەگەڵ قوتابخانەی ئیسلامە، لە هەمان پۆلدا بەیەکەوەن سیستەمی خوێندنیان بە هەمان شێوازە. ئەگەر بەهاتاوجیا کرابە ئەکرا ئێمەش لە مشکی خۆمانە فەرقێک دروستکەین، بەس دەخوا بەزەبێت تا ئێستا شتە نەبووە و هیچ پەیوەندێکیشمان بەعنی بەرەو لاوازی نەڕۆیشتە لەخوا بزێت. خاڵێکی زۆر گرنگی بەبیری من هێنایە ئەوەی کە ئەویش
کە کوردستان جیا ئەکات لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەم جوانی و پێکەوە ژیانەیە کە لە ناو دڵی ڕۆژەڵاتی ناوەڕاست کوردستان بە ناوبانگە بەم پێکەوە ژیانە جوانی لە هەموو کولتور و ئاین و ئاینزاکان لێرە بە خۆشی و شادی ئەژین. من سپاسی ئێوەکەم کە لەگەڵمان بوون پیاسەکەتان بە خۆتان بەردەوام بێ کاتێکی خۆش بەسەر بە هیوام ئەو کۆنمرەی کە خۆت دڵت ئەیەوێ و ئەمەلت بۆ داناوە ئامانجت بۆ داناوە پێی بگەیت. سپاس بۆ جەنابتان دووبارە سپاستان. سڵاوتان لێبێت. باوکو کچێکمان دواند ئێستا خوشک و برایەکمان لەگەڵایە بازانم خەڵکی کوێن لە بەرنامەی شەوانی نیشتیمانەوە لەگەڵتانین خەڵکی کوێن و لەکوێوە هاتوو. من خەڵک سلێمانین یاخوا بەخێر زۆر سپاس بەڵام هەر لێرە لە هەولێرەژن بەڵێ هاتوینۆکو هەموو جمعایەکەین بۆ شقڵاوە بۆ ئێرە بۆ چۆگۆڕین و بنکەتانە بەڵێ هەموو خۆش گوزەرانی ئەرێوەڵە چی وای کردووە کە بێنە شقڵاوە وڵا لەبەر ئەمنیەت و شوێنێکی خۆشە و کەشتیاریە و لە خۆمانەوە نزیکە و ئەرەوەڵە چی بۆتە هۆکاریەوەی کە ئەم گەشتیارێ و نەجوان لە کوردستان پەرە بسێنێ؟ وڵی خزمەتی چاکەکرد خزمەتی گوزاریی فراوان کراوە لە کوردستان عامەدەن خەڵکیش بەڕاستی ڕوویتیاکات ئەوەیە خزمەتی شوێنە بگرە خەڵکە ئەوە دانیا کاتەوە بۆ خۆش گوزانین کات بەسەر بنەوە زۆر هەمیشە گەنجان چاوەڕوانی ئەوە ئەکەن کە لە شاریان لە نیشتیمانیان جوانترینی شتەکانیان پێشکەش بکرێ ڕۆیایەکی دوور و درێژیان هەیە بۆ هەمووشت ئێوە تەڕوانینتان چیە بۆ کوردستان لە داهاتوو ساڵانی پێشتر جیاوازی چی بووە لەگەڵ ئێستا و تەسەورەکەن لە داهاتوو چۆن بێت؟ یان هیچ کەم و کوڕێک نبینین ئێستا لە خوارستە بێ بۆیە هەر ساڵانی پێشش قەت نیازی دەنگدانم هەر نەبووە قەدەم و دەنگ نایەم بەس ئەم ساڵ ئەکەیت وجدانی خۆمان ئاسوداکەین و ڕێنە سەر سەرنوخی دەنگدان بۆ بەسەمای ئەم ساڵ دەنگ بدەیت کە ساڵانی پێشتر نەداوە چی وای لێ کردی کە دەنگ بدەیت؟ وەڵاهی ئاوەدانی هەموو شتێکمان بینی تەڵەبەکانمان جێبەجێکرا دەنگمان گەیشت ئەوەی ئەمانوێز بۆمان کراوە ئیتر ئەمەش ئەبێ دەنگبین هاو نیشتیمانیانی ئەم نیشتیمانە شایستەی باشترینەکانن بۆیە هیوای ئەوە ئەخوازم کە هەمیشە ئاوها ڕەزامەند بن بۆ سپاسانەکەم کە لەگەڵمان بوو هیوای کاتێکی خۆش شەقڵاوە گەوهرە سەوزەکەی کوردستانە کە چراکانی لە ناودڵی چیاکان ئەدرەوشێتەوە. لێرە خانەوادەیەک هەیە ئەمێ قسەیان لەگەڵ بکەم ئەم بەڕێزە لە بەحرێنەوە هاتووە دەمەوێت تایبەت بە کوردستان پرسیاری لێ بکەم کەمێ پێشەوە قسەم لەگەڵا کرد ئەمێ بزانم تێڕوانینی تایبەت بە کوردستان چییە یا مرحبا وأهلا وسهلا بكم بكردستان. أهلا شرفتونا. كيف الحال؟ شكرا خلي صوتك يطلع مضبوط تمام. يا مرحبا. حضرتك أول مرة تجي للكردستان؟ اي أول مرة. أول مرة. نعم. شنو كنت تعرف من كردستان وشنو اللي شفت؟ هل اللي سمعته واللي شفته نفس الشيء؟ والله أنا عجبني يعني هذه الجية حق كردستان يعني استغربت ما كنت متوقع هالشيء. كنت يعني نسمع أخبار إن يعني في شوية الأمن وشوية أخبار مو زينة لكن يوم جيت حسيت يعني إن بلد يعني فيه الأمان وفيه يعني مجهزة حق السياحة والناس يعني تبي تجي وإذا تجي هني يعني شيء تشوف شيء يعني. شنو جذبك بكردستان؟ كل شيء فيه زين. كل شيء فيه يعني كنت اتمنى ان اعراسنا اللي في البحرين نسويها هني في كردستان. تمام ان شاء الله ان شاء الله دائما الافراح تجون للكردستان. ان شاء الله. هم عربي يحكي الاخ؟ لا امريكي. امريكي. What do you like in the Kurdistan? I like the people. I love the culture. And everyone's just so nice. And did great scarves. I don't know what there is not to like. I love it all. Thank you so much. Thank you. Yeah. خلي أرجع للست
ست انت جايبه ضيوفك وجاي هنا حضرتك ساكنه بالكردستان؟ نعم مقيمة صار لي 17 سنة بكردستان. شنو خلاك تختارين كردستان وتقيمين بكردستان بما انه يجوز تقدرين تسكنين بغير بلد جوار العراق؟ أول شيء حبيته بكردستان هو الأمن والأمان. يعني هنا شعرنا يعني بأمان لكل العائلة بكل الأمان وشعرنا بالحب، يعني احتضنونا وعاملونا يعني كأخوة لهم، ما حسينا بأي فرق وبأي غربة الحمد لله. الحمد لله، شكرا لكم، إن شاء الله وقت ممتع وتستمتعون وتتونسون وبعدها تجيبون أفراحكم لهنا إن شاء الله. إن شاء الله. شكرا لكم، شكرا ثانك يو. خاو نیشتیمانیەکی زۆر بچووک و خنجینانە لە لامەجا ئەمەنە قسەی خۆشە هەر حەزم کرد کە ئێوەش وەکو من بیبیستن کە بینیم قسەکانی سەرنجی ڕاکێشام ناویشی دیەمە. دیەمگیان چۆنی؟ باشم سپاس تۆ چۆنی؟ خانومانگیان پێم بڵێ ئەوەی کە بۆ باسکردم وتم هاتمەلا دەتم کوردستان خۆشە وتت چی؟ بەڵێ زۆر خۆشە نیشتیمانمان لێرێ من چاوەڕێکی داهاتووی خۆم لێرەم ئینشەڵڵا. گیانەکەم چاوەڕێی داهاتووی خۆیەتی لێرە دڵنیا بە ئەم نیشتیمانە بەبوونی وەکو کەسانی وەکو تۆ ئایندێکی پڕ لە جوانی و پڕ لە گەشاوەیە بێت. چ شتێکی کوردستانت بەلاوە جوانە؟ نیشتیمانەکەمان زۆر پاک و خاوێنە، دار و درەختەکەمان هەموو شتێکی ئێرە باشە جوانە، هەموو شتێک بەدڵی تۆیە. چەند شیرینە چەند شیرینە کە کەسێک و هاو نیشتیمانیەکە بینی لەم تەمەنە بچکە ئەوها بیرەکاتەوە. سپاس کە لەگەڵم زۆر دڵخۆش بووم پێت. سپاس بۆ تۆ عەزیزەکەم. کاتتان باش و لە بەرنامەی شەوانی نیشتیمان لەگەڵتان. پێش هەموو شتە بازم خەڵکی کوێی جەنابێت؟ خەڵکی هەولێرە. لە هەولێرەوە هاتووی بۆێرە. چییە بێتە هۆکاری ئەوەی کە هەم لە هەولێریش جۆرەها پرۆژەی گەشتیاری و خزمەتگوزاری هەیە کە بێتە شەقڵاوە؟ هۆکارەکەوێ ئەمن و ئەمانە تەواوەیە، خەڵکەشی زۆر نەک هەولێرێ، خەڵکەشی زۆری بەغدا و خوارەی عێراق سەردانی ئەم جێ دەکەن. چ شتێک وای کردووە کە شەقڵاوە تایبەت بێت و جیاواز بێت؟ کەش و هاوایەکە و یعنی جێەکانی زۆر خۆشن، جەوەکەی زۆر فێنک و هادەئە. ئێوە کە دێنە شەقڵاوە بەس دێنە ئەم شەقامە؟ نا بەعامی. ئێستا پرۆژە خزمەتگوزاریەکان و پرۆژە گەشتیارەکان زۆر بووە لە شەقڵاوە. پێدوانە چەندێک کاریگەریە بێت لەسەر پرۆژەی گەشتیاری لەسەر سێکتەری گەشتیاری؟ زۆر باشە، دەستخۆشی لە براگەورە دەکەن. بەڕاستی ئەوە هەمووی هۆکاری براگەورەیە کە کوردستانە ئاوادامی. شەوتان باش هەمای لە خنجیلانەیەم بینی با لە پرۆگرامی شەوانی نیشتیمان لەگەڵمانە بەشدار بن. خەڵکی کوێن؟ خەڵکی هەولێرن. یاخوا بەخێر بێن. لە هەولێرەوە هاتوون بۆ گەشتکردن بۆ ئێرە. چی بۆتە هۆکاری ئەوەی کە بێنە ئێرە و لێرە گەشت بکەن؟ والله صراحة أما شم تا بين شم أول إشكاري خمانين باشا جمعانيش لقى حالي خمان زوج دغورين ددتين الحمد لله أمن أمانة تجاهها لخواب زياد بي لسعي هزامية كان لسعي دنايب سرج حكومات أمن أمانة فارز راو لخواب زياد بي هيك شنيا الحمد لله زۆر باشە. تۆ زۆر شوێنی گەشتیاریمان هەیە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان چۆنەکە شوێنێکی ئاوا نزیک هەڵە بژێریت هۆکارەکەی چییە؟ چ شتێک وات لێکا سەرنجت ڕابکێشێ؟ بەخێر بن وڵی گەشتی لای شەقڵاوە خۆشە بەڕاستی خاستن جمعان ئەوەی کە پیاسی دەکەین و دەوەچی دەگۆڕین خەرکەکە خۆشە بەناو بازاڕی شەقڵاوەیدا نێزی چێ لە خۆمان پارە و پێسەرفەکە زۆر شتەکڕێ لێرە؟ نان الحەمدلله پێویست لە هەموو دوکانێک وەستی بزانیەوە نرخی چەنەوە چۆنە و خۆشە سیارکردن خۆشەگە نەچکڕی بۆ یەکڕی یان والله عسى طلبي خوتي بيوس بي دكن بيوس هاي بيدين ياكرين حجبنا ناكرين رازليج ناكرين جاجن وها دايما حزيليه لشتك دوداني هبه لا بيلا ولا جانطه مشتك بزياده وها بزور ان شاء الله همیشه لخوشیابن گشتێکی خۆش بکەن سەیرانێکی خۆش بکەن و پشوێکی خۆش وەربگرن ئەوەی کە زۆر گرنگە لە شەقڵاوە ئەوەی کە شوێنێکی گەشتیاریە چی وای کردووە پێت وایە ئەم شوێنە و نەگەشتیاری بێ خەڵکێکی زۆر لە هەوای ناوچەکانی عێراق سەردانیکەن والله خۆی کوردستان الحەمدلله وڵات ئەمە نارێم هەرێنێ وڵات خەلەفاو دەزۆ وڵات کە پێشکەوتترین
ئەمانەتەکەمان هەیە لە هەمووی زیاتر وەزایدەن پێگەوەژیانمان هەیە مەسیحی لێ یزیدەکەی لێ ئیسلامی لێ ئێزدی لێ کاکە لێ هەموو ئەدیانەکان یەک بنەوە کەسیش یعنی غەدریان ناکە الحەمدوللا ئەوە بەسای حکومەت هەرێمی کوردستان ئەوە سایە دەناوی سەرۆک حکومەت کاک موسڵ بازانی لە سایە پاشان هێز ئەمنیەکان الحەمدوللا دەستان خۆش بکەن يعني هۆکاری ئەوەل و ئاخری ئەمنیەتەکەیە. ئەم کاتت باش و زۆر سپاس کە لە بەرنامەی شەوانی نیشتیمان لەگەڵمان بەشداری و لەناو ئەمجەوە ئەمێ باسێکی شەقڵاوان بۆ بکەیت و ئەمجەوە گەشت و گوزاریکە ئەم خەڵکە ئەبینین لێرە هاتوچۆوەکە. کاتی بەڕێزیشە زۆر باش بەخێر بێن بەخێراتن وەکەین ئەمڕۆ بۆ شاری شەقڵاوی گەشتیاری و شاری شەقڵاوی پێکەوە ژیان خۆی لە خۆداگەر بێت وەسفی شەقڵاوی بکەین ئەو قەرەبار ئێزدیعام و ئەو هەموو خەڵکە وڕۆکۆ بە چای خۆتانە بنێ هەموو شتێکانە. و پاشەوە شەقڵاوە هەموو هەتا بەیانەکەی بازاڕەکەی هەیە شارێکی گەشتیاری لە دێر زەمانەوە و خەڵکەکی زۆر باشە خەرکەکەی هەموو یعنی میوان دۆستە خەڵک لە هەموو وڵاتان هەتا لە شەڕاتی ناوەڕاست و لە ئەوروپا و لە خواری وەرەق هەموو ڕوودێراکەن ساڵانە لێرەن. ئەمە چەنێ بۆ کوردستان گرنگە کە ئەم شارە بچووکە تێیدا ئەم نەتەوە پێکاتانە بەم شکڵە ئەژین. بەڕاستی یعنی ئەوە خۆی لە خۆیدا و ئارامیەکەی شەقڵاوە پێکەوە ژیانی شەقڵاوە ڕێدانەوێکی زۆر باشە بۆ لەسەر ئاستی جیهان و زۆر گرنگە ینی شەقڵاوە کە باسی گەشتیاریەکەی و ملت دۆستی و هەموو ڕەنگ و دەنگ و نەتەوەکەویشی زۆر سپاس دەکەین یەخوە هەراوەدان بێ هەراوە قەرە باڵە ئێوە زۆر بەخێر بێن سپاس بەجەناب مەگەر ئەکرێ بیتە شەقڵاوە و لە شەقڵاوە نانەقەیسی شەقڵاوە نەخۆی جا نانەقەیسەکانەوەندە تایبەتە بۆ میوە مزرانە دروست دەکرێت کە هەر هی ناوچەکە خۆیەتی. سلام علیکم. من هەمیشە هاتوون بۆرە نانەقەیسی زۆر خۆشتانەیە ئەم جارەش هەمێ نانەقەیسی تاقیکەمەوە کام نانەقەیسیەتان ئەولا جا نانەقەیسەکان هیچی و چین؟ لەوە هەیە هەنارە و قەیسیە بەس لێم زیاتر کامیان زۆر ترش نییە ئەوە ترشی تەبیعیە لە قەیسیە ئەوەشیان هەنارە با پارچەیەکی لێ تاقی کەمەوە دڵنیام کە زۆر خۆشە بێ. هەر باس ناکرێت یەخوا کوردستانم ئاوەدان بێ. ترشە لەو ترشانەیە کە ئەی خۆی هەموو شێوازی دەموچاو ئەگۆڕێ بێ ساعت ئاو خۆ کرشکەیتەوە فانی حەزیان لەشتی ترشە ئەمانم بۆ ئەوانە تایبەت دروست کراوە. هاتن بۆ ئێرە دەبیرتان نەچێت کە دەست و دیاریش لەگەڵ خۆتان نانەقەیسی بەرن. سڵاوت لێبێ و شەوت باش. سپاس دەکەم. سەلامەت بیت. لە بەرنامەی شەوانی نیشتیمانەوە لەگەڵ جەنابی خەڵکی شەقڵاویت؟ باڵێ خەڵکی شەقڵاوە. وا لێرەش کاسبیەکەی؟ لێرەش کاسبی دەکەم و پیشەشمان گەشت و گوزار و شەقڵاوت بەخۆی شارێکی گەشتیاری هەر لەو بوارەش خۆمان دەبینینەوە. کەواتە زۆر باشە گەر وایە با بزانم خەڵکێک کە دێ بۆ شەقڵاوە هەر بە مەبەستی گەشت و گوزارەکەی دێتێرە یا ئەمن و ئەمانەکەشی وای کردووە خەڵکەکە لێرە کۆ بێت. خۆی لە خۆیدا یەکێک لە خاڵە هەرە گرنگ و بەهێزەکانی گەشت و گوزار لە هەموو دنیا ئەمنیەت و ئاسایشە کە شەقڵاوەش کەشێکی وایە هەمیشە پێشەنگە لە هەموو شار و شارۆچکەکان جیاوازتر بە خۆتان دەبین خەڵک زۆر بە ئازادانە دەسوڕێتەوە کەەوەش یەکێک لە فاکتەرە گرنگەکانی سەرنجڕاکشانی گەشتیارە ئەمنیەت و ئاسایشە بەهۆی هەبوونی ئەو ئەمنیەت و ئاسایشە حکوومەتی هەرێم و شاری شەقڵاوە. باشە جەنابەت ئاماژەت بۆدا کە کارەکەتان کاری گەشت و گوزارە تا چەندێک جیاوازیە بینن لە نێوان ئێستا و ساڵانی ڕابردوو بە هاتنی گەشتیار و لەم جەوا لەم کەشەیە کە زیاتر ڕووکەنە شەقڵاوە. بێگومان ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ زیاتر بژانەوەی گەشتیاری لە شارۆچکەی شەقڵاوە لە بەرەو پێش چووندایە بەڵام لە هەمان کاتدا کە شاڵی پێکەوە ژیانە تا ئێستا هیچ کێشە و گرفتێک لە بینی برا موسڵمان و مەسیحیەکان جیاوازی نەبووە
کە ئەوەش نیشانەی ئەوەیە کە مێژووی شەقلاوە سەلماندیەتی کە شاری پێکەوە ژیانە. بەڵێ ئێمە سپاس دەکەین دەستخۆشکە لەگەڵ بەڕێزین لە خزمەتین زۆر بەڕێز سپاس. شەوانی شەقلاوە پڕە لە کار و کەسابەت و میهرەبانی، شەوانی ڕۆژە و ڕۆژانیشی پڕە لە جوانی. ئەم شەو لە شەقلاوە کۆتاییمان بە پرۆگرامی شەوانی نیشتیمان هێنا تا شەوێکی دیکە لە شوێنێکی دیکە لەم نیشتیمانە بەخواتان ئەسپێرم و ماڵپاناوە.